کۆمەڵی دادگەری کوردستان پارێزەری بە هاو ڕەوشتە ڕەسەنەکانی کۆمەلگای کوردەواریە و تاکێکی موسڵمانی ڕاستەقینە و دەستپاک و ڕازگۆ بۆ کۆمەلگا پەروەردە دەکات کە هەمووان لە دەستی ئاسوودە و ئەمین بن. هەر بۆیە چین و توێژە جیاوازەکانی سۆران داوا لە ئیسلام خوازان دەکەن دەنگ بە لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری بدەن و بەهێزتری بکەن بۆ پارێزگاری لە شوناسی ڕاستەقینەی گەلی کورد. کۆمەڵ لە بارگاکانی خۆی کردوتە شوێنێک بۆ پەروەردەکردنی منداڵان بۆ پەروەردەکردنی نەوجەوانان کەەوە جیاوازیەکە لەگەر لایەنەکانی دیکە کە لایەنەکانی دیکە لە بنکەوبارەکانی لایەنەکانی دیکە هیچ کەسێک فرمودێکی فێر نابێت چزایەوەی کەوا لە بارەکانی کۆمەڵ کەسانێک فێری قورئانی پیرۆز و فرمودەکانی پێغمبەر صلی الله علیه و سلم بن ئەوەش گرنگێکی زۆریە. سەرخستنی موسڵمانان ئەرکە واجبە لەسەر هەموو تاکەچی موسڵمان کە بە دەنگ و بە ڕەنگ و بە هەڵوێست و بە هەموو شتێک دەگە پڕۆژەی ئیسلامی دابی چکە ئێمە موسڵمانین ئین الدین عند الله الئیسلام خوا تەنها ئاینی ئیسلامی پەیڕەو کردە و بۆ ئێمەی ناردیە و ئەمەش پەیڕەوی لێ بکەین کە خوای گەورە ئەو ئاینەی لەو مەناردێمەش دەبی پەیڕەوی لەو ئاینە بکەین ئەو ئاینەی سەرخەین ئەگەنا ڕۆژی دوایی بەرامبەر بەخوای چ وەڵامی خوای گەورە ئەدەینەوە کە ئەو پرۆژەن سەرنەخستێ و پشتگیری لێ نەکردیا. ساڵانێکە دوو حیزبی عەلمانی حکمی کوردستان دەکەن کە جگە لە گەندەڵی و خاک فرۆشتن و تاڵانکردنی داهاتی سەرزەوی و ژێرزەوی و تێکدانی دابوونەریتی ڕەسەنی کوردەواری و کارکردن بۆ بەلاڕێدابردنی گەنجانمان و تێکدانی شیرازەی خێزان هیچی تریان لێ بەرهەم نەهاتووە. بۆیە کاتیەوە هاتووە هاوڵاتیان هەڵوەستە لەسەر ئەو دۆخە خراپە بکەن کە کۆمەڵگەی کوردی تێکەوتووە و بەدەنگەکانیان سزای بەرپرسانی ئەم دۆخە بدەن. کۆمەڵی دادگەری پێم وایە پێویستێکی حتمیە و ئەبێ ئەو خەڵکە سزای ئەو دەسەڵاتدارانە بدات بە تایبەتی گەنجان کە لە بێکاریەکی زۆردان و عقوبەیان بدەن و سزایان بدەن بۆ ئەوەی ئەو حزبە نازدارەی کە لە کۆمەڵگەدا هەیە بتوانی جێیان بگریتەوە بە زیادەوەش. هیوادارم خەڵک بە گڕوتینێکی باشەوە بچی بەرەو دەنگدان بایکۆت نەکرد لە دەنگدان بەڕاستی ئەوڕۆ ڕۆژی سزایە ئەوڕۆ ڕۆژی ئەوەیە کە تۆڵی خۆمانیان لێ بکەینەوە بەڕاستی ئەوانە زۆر زوڵمیان کرد زۆریان خەڵک ئیهانەی خەڵکیان کردی بە هەموو نوعەچیەوە هەر بنەفس دەگە خەڵکیەکان بە هەموو نوعەچی ئەنیوە سەرانت لێستێنێت کۆرە ناتوانانی کار بکەی غارتە دەنە سەرێ مەسەر هەرچی ئیش و کارێکێکی هەموو شەکانیان قۆڕە کردێن و خۆیان کۆمەڵ بەڕاستی حیزبێکی ڕازگۆیە گەندەرنیە نەفەت دزنیە کارەبا دزنیە هاولاتی ناچەوسێنیتەوە بەڕاستی حیزبێکی ڕاستی داواکارشم لە هەموو هاولاتەکەن دەنگ بە کۆمەڵ بدەن بە عیلمانات نەدەن. لە سایی حکمی عەلمانی کوردی ژیان و گوزەرانی هاوڵاتیان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر دەڕوات و ئاسۆیەک بۆ چاکسازی و سزادانی گەندەڵکاران نابینرێت. سەرباری ئەوەش بەکارکردنی بە پیلان و هێنانی دەستی ڕێکخراوی بێگانەش کار لەسەر تێکدانی شیرازەی خێزان و لە ناوبردنی بە هاونەریتە کوردەواری و ئیسلامیەکان دەکرێت. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پێام سۆران.